سەرۆکوەزیری تورکیا دەڵێ هێشتا دڵنیانین لەوەی چ لایەنێک هێرشە خۆکوژیەکەی غازیانتابی ئەنجام داوە. شەڕەکانی حەسەکە هەزاران کەسی ناچار کردووە زێدی خۆیان جێبهێڵن. هونەرمەندێکی کورد لە کورد کۆنەکشنەوە خەمی تەنیایی و مەینەتیەکانی خۆی باس دەکات. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنەکشن بەرنامەیەکە لە بەشی کوردی رادیۆدەنگی ئەمریکا تێ ئامادەکردن و پێشکەشکردن و هەر ڕۆژین سێشەم و ئینان بە ئاواکی زیندی لەسەر کەناڵە NRT تێ بەڵافکردن. ئەم ژێ تورکیە دەست پێ دەکەن. قوربانیین عێریشا خۆکوژیە ئەنتابێ هاتن بن ئاخکردن و سەرۆکی تورکیە دەبێژە داعش پشت عێریش هێدەیە. سەرۆکی هەرێما کوردستانە عێراقی مەسعود بەرزانی بە سەردانێکی فەرمی لە تورکیا و جۆ بایدن جیگەری سەرۆکی ئەمریکا سبا سەردانە تورکیە دکە و دێ ببە سەرکردەیە ڕۆژاوای هەری بلند کۆ دچە تورکیە ژێ دەما کودەتایە تێکچوویە 15 تیرمە هێبە. ئەڤ راپۆرت بهتر ڕوونی دەدە سەروان بابەتان. نزیکەی 12 لە قوربانیەکانی تەقینەوەکە لە ناویاندا منداڵێکیش لە شاری غازیانتابی باشووری ڕۆژهەڵاتی تورکیا بە خاک سپێردران. تەرمی زۆربەی قوربانیەکان لەتلت بووبوون کاربەدەستان دەڵێن کاتی پێدەچێت هەتا بناسرێنەوە. هەموو جۆرە مردنێک ئازار بەخشە، بەڵام زۆر سەختترە کاتێک لە ژێر دروشمی ئاینێکەوە ڕوودەدات. کاتێک ئاین تێکەڵ بە سیاسەت دەکرێت ئەو کەسانی کە کوژراون بێتاوان بوون. زیاتر لە 50 کەس کوژران و 70 کەسی تریش بریندار بوون لەو تەقینەوەی کە لە میانەی زەماوەندێکی کوردیدا ڕوویدا. سەرۆکی تورکیا ڕۆژێک پاش ڕووداوەکە ڕایگەیاند هێرشەکە لەلایەن داعشەوە ئەنجام دراوە و هێرشبەرەکە تەمەنی لە نێوان 12 بۆ 14 ساڵان بووە. بەڵام پاشان سەرۆکوەزیری تورکیا بینالی یەلدەرەم لێدوانێکی جیاوازیدا. بۆ saldırıyla ilgili سەبارەت بە هێرشەکە بێگومان هێرشێکی گەورە بوو. هێشتا هیچ زانیاریەکمان لەبارەی ئەنجامدەرانی دەست نەکەوتووە. ئەمانە تەنها مەزەندەکردنن لەسەر بنەمای لێدوانەکانی ئەو کەسانە کە بە چاوی خۆیان ڕووداوەکەیان بینی بوو. ئەگەر ناشتێکی ڕاست نییە لە ئێستاوە بڕیار بدرێت لەسەر ئەوەی چ لایەنێک و ڕێکخراوێک ئەو هێرشەی ئەنجام داوە. فەرمانڕەوەی غازیانتاب عەلی یەرلیکایە و شارەوان فاتمە شاهین سەردانی ماڵی ئەو بکوزاوایەیان کرد کە ئاهەنگەکەیان بوو بە پرسە. هیوادارم ئەمە دوجار بێشتێکی وا ڕووبدات با کەسی تر ئازار نەچێژێت. ئێمە نازانی کی ئەم کاری کردووە. ئێمە زیانمان بۆ کەس نەبووە. ئەم تەقینەوەی لە کاتێکدایە کە کوردەکان لە سووریا ناوچەی زیاتریان لە تیرۆریستانی داعش سندۆتەوە. حکوومەتی تورکیا نیگەرانی ئەوەیە کە ڕەنگە پەیوەندی هەبێت لە نێوان سەرهەڵداوە کوردەکانی تورکیا و ئەوانەی سووریا کە کار بکەن بۆ ئامادەکردنی ئەو ناوچەیە بۆ دەوڵەتێکی سربەخۆ. ئەردوغان ڕایگەیان مەبەستی ئەو جۆرە هێرشانەی وەکو ئەوەی غازیانتاب ئەوەیە کە جیاوازی لە نێوان پێکاتە جیاوازەکانی تورکیا، عەرەب، کورد و تورکمان و ئەوانی تر بکەن. بەڵام زۆربەی کوردەکان تاوانباری دەکەن بەوەی کە نەیتوانێەوە ئاشتی ڕابگرێت. لەلایەکی ترەوە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە چوارچێوەی سەردانێکی فەرمی لەسەر بانگێشتی تورکیا گەیشتە ئەنکەرا وەک ڕاگەیەندراوە بە مەبەستی تاوتوێکردنی پەیوەندی سیاسی و ئابووری و هەروەها گۆڕانکاریەکانی سیاسی ناوچەکە. ئەمەش لە کاتێکدایە کە وەزیری دەرەوەی تورکیا مەڤلوود چاڤژۆغلۆ ڕایگەیاند کە باڵوێزی تورکیا لە نەمسا بانگ کراوەتەوە بۆ تاوتوێکردنی پەیوەندیەکان لەگەڵ نەمسا. ئەمەش بەهۆی بڕیاری کاربەدەستانی نەمسایی بوو بۆ ڕێگەدان بە خۆپشاندانێکی پشتیوانانی پەکەکە لە ڤیانە کە تیایدا دروشمی دژە تورکیا دەگوترایەوە. هاوکاتی کێشەی سیاسی و ئاسایش لە تورکیا بڕیارە جێگیری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن سبەینێ چوارشەمە سەردانی تورکیا بکات بە مەبەستی دووپاتکردنەوەی پشتیوانی ئەمریکا بۆ تورکیا و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی کە لە پاش هەوڵی کودەتاکەی تورکیا ئاڵۆزی تێکەوتبوو. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. ڕێبەرانی پارتی فەرمانڕەوای تورکیا و دوو لایەنی ئۆپۆزیسیۆن کۆ دەبنەوە بە مەبەستی تاوتوێکردنی شەڕی دژی تێرۆر و پەرەسەندنەکانیش لە عێراق و لە سووریاشدا. بەڵامەوەی جێی سەرنجە هاوسەرۆکەکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لەم کۆبوونەوانەدا بەشدار نەبوون. مەحمەد یەکسەڵ نوێنەری هەدەپە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا میوانی ئەمڕۆی کورد کۆنێکشنە. کاک مەحمەد سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆنەوە. ئەکرێ پێم بڵێ بۆ هەدەپە بەشدار نابێت لەو کۆبوونەوانەی نێوان ئاکەپە جەهەپە مەهەپە؟ بەرە هەر تشتێ نەبریارەمایک و ئەم بەشدار نەبن ئەم ناوەتن داواتکردن پرسکرێکەوە هەری مەزنەوە. ئەس باوەرم حکومەتە ئەردۆغان دخوازە نەتەوپەرستێن ترک هیم پر گەلخە بهێلەش بۆ وێژی بانگی کوردان ناکە.
چ مەبەستێکی هەیە بێژگە لەوەی کە برەودانە بەنەتەوە پەرستەکانی تورکیا وەکو جاهپە و وەکو مەهپە ئایا ئەمە لە پەراوێز خستنی هەدەپەیە؟ ئەس وەر باوار دەکەم و ئەو عێریشێکی هین خۆرتێ دژی کووردا وەرە ji ber ku Erdogan pêwistiya wî bin netewperest hek û gel wî hereket bikin gelwan wî bin ji bo wê jî eger Kurda bangê Kurda bike netewperestên Tirk îhtimala mezin ê bêjin çima tu Kurda tevlê wê demê dike lê em jî wekî çareserî em cuda dibînin em wekî Erdogan nanêrin lê wê pirsgirêkê ji bo ku em bikaribin ser wan darbeda biçin gerek welatên pir bir demokratîk bibe û demokrasiyekî ku herkes bikaribe beşdar bibe û herkes xwe têda bibîne lê mixabin îro ew hewdîtînên ku tên meşandin navbera Erdogan û CHP û MHP da wê nîşan nadin ber bi demokrasiyekî nîşan nadin tu münaqeşeyê ser destûrê bingehî dike lê tu hemî aliyan bangê nake partiya sêyemê mezinê di parlamentoda tu banga wan nake ew ji nîşan dide ku rojên hîn zehmet ji Tirkiye benda Kurdan e. Li mawê rabirûda carekî tiriş keceke amadeyî xwî nîşandaye û bo danûstandin legal hikûmetî Tirkiyada û berû pêşbirdinî proseyê aştî li Tirkiyada em helwêstaneyê AKP deyînwêne û bi taybetî ji Recep Tayyip Erdogan ekirê wa lê têbigîn ke bilên proseyê aştî bi tewawetî red dekirêtەwە. Bi rastî AKP van rojane yani ew helwesta kecekê pêş xistî wekî sankî kecekê tiştek negotiye nêzik dibe wekî HDP jî em ketin navber me got yani gerek ew prosesa pêş bikeve yan jî rojê hîn zehmet mehemiya bendê mehemiyan e lê mixabin ez bar nakim AKP îro nêzika tiştekî wiha bibe ji ber ku şerê navxweyekî dê meşandin navbera AKP û Fethullah û hereketa wan da ew dibe şerekê hînkî pir netewperest e û bikaribe xexortir bike lê di navbera Tirka de jî rojên zehmettir navbera wan de jî ê werin ji ber ku beş beşin ew beşana jî dijî hewin û dixwazin Kurda ji bikin wekî kartekî navbera wê beşe de ji bo ku xe dijî êdîn xortir bikin. برای جنابەت ئاک پارتی یاخۆ AKP Recep Tayyip Erdogan کورد بە مەترسی زیاتر دەبینێ بۆ ئاسایشی نیشتیمانی تورکیا یا ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی مخابن AKP ئیدۆلۆژی وانێک و یاژی فکری وانێک و کی تەرۆریستە نینە ji bo ku berê her tiştê AKP hîn jî alîkarî terorîstan dike ji bo ku êrişên Kurda bikin em dibînin AKP heye îro digot Esad gerek here dema Esad li hesekê êrişa wan dijî Kurda bû hema got Esad dikare bimîne em ê danistandinê xwe hîn jî kûr bikin xuya dike her çi bibe Kurd tehlûkeyekî mezintir e ji bo Tirka wertê dîtin em jî wekî HDP em dibêjin Kurd ne tehlûkene eger hûn dixwazin baştiyana bijîn em jî dixwazin rewşekê baştir divê welatê de hebe. کاک محمد ئەمڕۆ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق گەیشتۆتە ئەنکەرە و لەگەڵ ئەردۆغان نیشدا کۆ دەبێتەوە پێت وایە بەرزانی بتوانێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەردۆغان و لەگەڵ ئاک پارتیدا بەکار بێنێ بۆ هێورکردنەوەی ئەو تەنگژە سیاسی لە نێوان کورد و ئەردۆغاندا هەیە. Ez bawer nakim ew însiyatîfa ku Serok Barzanî digirê bige encamekê lê pîroze ku her Kurdekê riyanekê aştiyanê zor bike ku bikaribe veke lê mixabin yani cenabên Serok dema cara bervê çûbû Tirkiye çûbû hinek hevdîtînin bi yani istihbarata Tirk re çêkî ew jî Tirkan di çapemenî wan dêjin ev kine berdewam bikin ew xirsem ew ne însiyatîfê çareserkirinê. کاک محمد زۆر سپاست دەکەم. سپاسی wan dikim. گەلێک مەمنون. بەپێی زۆرێک لە سەرچاوەکانی هەواڵ ئەمڕۆ ئاگربەست ڕاگەیەنراوە پاش نزیکەی یەک هەفتە لە شەڕە قورسەکانی شاری حەسەکە لە سووریا لە ئاکامی ئەو هێرشانەی حکوومەتی سووریا کردیە سەر شاری حەسەکە. بە هەزاران خەڵکی سیڤیل ناچار بوون جێدی خۆیان جێپێڵن و ڕویان کردووەتە شاری ئاموودە و لەوێژ وەک پامنێری دەنگی ئەمریکا دەڵێ دانیشتوانی ناوچەکە بە پیریانەوە چوون و یارمەتی و کۆمەکی پێویستیان بۆ دابین کردوون. ji ber giraniya şer bi hezaran xelkên Hesekê jê direvin.
پرانیا خلکن حسکه بری دانه باجار عمودی پرانیا وان لگل مروین خوانه و نها حرمالک جعموده پیشوازی آبیتری سه مالباتن جحسکه کرنه لالیه کیدن دزگه ناو نتوی و سازی مروواهی ین روبری خسرا دموکراتیک آروجاوای کردستانه سه ناوندن پیشوازی خلکن رویایی لعموده حاضر کرنه روبری امکانی خودگش خستني من خدمات وانده تشتاق هي وبحمد استايقها هي متعلقه علاقه دارت في موضوعي انها كانت حركتنا بلكي انها هنا كي مردر كيفن مثلا حبك تنسيقتنا ب وقتها بيشي بس دهاكا هدي حرب روبرو قاف ساعات شي تردب نهاكا تشتكي كين دفي سر نازحه نمينه شبه خوارن ب دكتور بن وظيفات بن شبه ام حاضرين جيره لگوری سرجمارکه گو دنگ امریکا به دست خست گو هجمارا مالباتن حسکی ین بری دانه باجارین کانتونا جزیره لگوری وی اون لسریکانی 405 مالباتن لتلتمره 300 مالبات لهولی 100 مالبات والقامشلو 1300 مالبات هنه نهال گور سرجمریت ما 1200 مالبات گهشینا عموده او هاتینا بلاف کردن لباجر او گوندان لناوندا پیشوازی وان 116 مالبات هنه امی وان لسه ناوندان بلاف کن ناوندا نظام الدین یا آرام دکران و رنگ ام ناوندا کسیم جبوان آماده بکن هر وها لگوری آگاهی انتکس گول تاخن نزیکی ناوندا باجار حسکی ولوی در شهر گران هنه لتاخن مساکن براد الآلی قضات محطه غیران و ناوندا باجر به هزاران سیویل جبر گرانی شر نکارن در کردن و آسیمانه هر وها فرماندار کی پکی تکس کرد گول تاخ غیران کریدور کهاتیه فکرین و نها سیویل ویده وری جویدری تی درخستن قال لك حبهنا انا كمعلق هنا وردنا نكار دركبن دورتا بلد شرعه محطه لباصاله رياضي هنا مساكن مرشو ايه ندر هنا لالیه دنگو هجمارا تکز یا سیویلان ینگو جیانا خوش دست دانه 47 کسن و دناو وانده 7000 کنه و هجمارا برینداران 127 کسن لسر درجاهی آلوزیا سوری افجارا ششانه گو خلکن حسکی جدروند انجام شری گرانده و افجارا یکیه گو رژیما اسد بالافران بکارتینه و توپن وی ینگران جداهی ناخه نافبرا آرمان جن سیویل و لشکری ده زانا عمر دنگ امریکا عموده ده دشم نوونر چینه لنتوینی گرتی ده کمبونا جواتا اولهیا نتوینی گرتی یا لدور سوریه ده بانگ لآلین شرین سوریه کر که لگل هفرونن و گفتگویان بکن جبو بداوی آنینا کریزا مروواهیا کنها لباجار حلب لداره او کریزا که برپرس کاروبار مروواهی لنتوینی گرتی ستیون دی اوبراین وکو مزنترین کریزا و سردمی آنی زمانو داخوازا دا بینکرنا آف خوارن و درمانان کر جبو 100,000 خلک سیویل ین دور پیشبوی لنافچین شرین باجار حلبه. اپراسیون رزگار کرنا گندن محور خازر یا دشتانی نواج چکدارین داعش بردوامه. پیامنر دنگ امریکا سردانا هن گندن رزگار بویی کر و او راپورت آماده کر. پشتی پتری 10 گوندان هاتینا رزگارکردن جلای هیزم پیشمرگی ول روشهلات دشتا موصل لمحور خازر پرانیا اوان گوندان پاشما و آسوارن داعش لماینه وکو نویسینا لسر دیوارانو هنک جورن خوارنه هر وسا گووار و بلاوکن دولتا اسلامی اواهین دست اوی پیشمرگی دا دبینن گووارا النبع همی چالاکی و جوموجولن دولتا اسلامی تداد هنه بلاوی کرن و تایبت یم باجار موصله او یکا لزلیدکانی النبأ تلوستاني داعشة العدد 38 لعفتي دي 1936 درسوا أسير من ملاحقة الأكراد حملة منبج جاءت نتيجة لاتفاق الأمريكي التركي أو السردير كان وأنا أو همها علاقية أو هم زي علاقية لقون مكان روان كان هو مقر رئيسيان ولا كمشاكة أو هموي دولة الإسلامية بقصبي بغي ودتي دولة الإسلامية
ئەوان بە قەسکی بەڵێ کردیە دنیا لەو پەری تەکنۆلۆژیا دەژی ئەوانیش بە قەسب شۆڕش دەکەن و دەوڵەتی ئیسلامی بەڕێوە دەبن. بێگومان تونێل لە ئەوان جیهان هاتینە دیتن هەنێک بە دەهان مەتران درێژاهی کۆڵاینە و زێدەتر ji 3 مەتران کۆرگرینە بۆ وەیەکی خۆتێدا vەشێرن. چەند ڕۆژێک لەمەوبەر توانیمان ئەو منتقانەی کە لەژێر دەسەڵاتی داعشن جەمعی گوندەکان 11 گوند بوون لەلایەن هێزی پێشبەرگە کۆنتڕۆل کرایەوە و پاشان بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بە فڕۆکە ئێمەش ئێستا ئەو تونێڵانەی کە داعش دروستیان کردو و ویستیان ئیستفادە لێ بکەن ئەوە دەیبینن سەریان بە داروچینکۆی دروست کردیا لە ژۆرێژ غورفەشی احتیادیە دەتوانن ئەوان بێتە بەسێنەوە. ئیرۆ لە میحوەرێ خازر و لە گوندێ شەنەف بێ دەهان تۆنێلن چەکدارên دەولەتا ئیسلامی ji لایە هێزên پێشمەرگەی ve hatine aşkerakirin bi goreyî lêdwanên hêzên pêşmergeyî ku ev tonêlet hatine bikarînan demê bordumana evan cihand hate kirin ji balfirokên hevpeymanan ve çekdarên dewleta îslamî xotê da vedşartin. Kawa Umer Dengê Amerîka deşta Mosul mihwerê xazir. دەستگای پەنابەرانی سەربەنەتەوە یەکگرتوەکان دەڵێ پلانی بارینە ئاسایی هەیە بۆ بەرزبوونەوەی چاوەڕوانکراوی ژمارەی ئاوارەکان هاوکاتی ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ. هەر لەم کۆبوونەوەی ئەمڕۆی ژنێڤدا سەرۆکی بەشی مافەکانی مرۆڤ لە UN تێبینی خۆیدا لەسەر جێبەجێکردنی بڕیاری مردن بەسەر 36 کەسدا لە عێراقدا و بە پامێرانی گوتووە جێبەجێکردنی ئەو بڕیاری لە سێدارەدانانە بە پێی پێوانە نێونەتەوەیەکان نەبووە بۆ دادگاییەکی ڕەواو. ئەو 36 کەسە وەک دەگوترێ بەهۆی ئەو ڕۆڵەی هەیان بووە لە کوشتنی 1700 کەسدا لە ناوچەی سپایکەر لە پارێزگای تکریت. کاندیدێ کۆماری دۆنالد ترامپ با هۆزەکە ڕاگەهاندنێ گوڕ کرد دەما کەت دژبەریەکێ لە بەرامبەر ماڵباتەکە کۆ سەربازێکی ئەمریکی مسلمان ji بۆ ئەمریکا ژیانە خۆشەدەستایی ناوێدا لێ دووری مەدیا و ڕاگەهاندنێ بە حەزاران ئەمریکیên مسلمان سەرباز دەریاوان و فرۆکڤان هەنە ku خزمەتە وڵاتی خۆ دکن. دوا بەدوای هێرشەکانی 11 سپتەمبەر 15 ساڵ لەمەوبەر کە لەلایەن ئیسلامیە توندڕەوەکانەوە ئەنجامدرا کڵێسەیەکی بچووک بۆ ئەو یادە لە پنتاگۆن دروستکرا. داود ئەکبەر یەکێکە لەو 5 سەربازە موسڵمانەی کڵێساکە هەر لەو کاتەوەی هاتوۆتە پنتاگۆن لە کاتی پاژنیوەڕواندا لێرە پێشنێژیان بۆ دەکات کە دەرفەتێکیان بەخشیەوە بە برا موسڵمانەکانیان کە پەیوەندی ئامێز بن لەگەڵ خوددادا. الله ئەکبەر. ئەمە سەبارەت بۆ کۆمەلگایە کە لێرە دامەزراوە شوێنێکیان پێبەخشیوین دەتوانین بین و نوێژی خۆمان بکەین کە ئەمە شتێکی گەورەیە بۆ ئێمە. ئەکبەر ئەفسەرێکی ئاسایی نییە کە کەسێکە لە وڵاتی غانا لە خۆراوەی ئەفریقا لەدایک بوو و هەر لەوێش گەورە بووە. باوکم هەوڵی دابوو لە سوپای غانادا بمکات بە کەسێکی ئاینی بەڵام من ڤیزەی لۆتەری چوون بۆ ئەمریکان بۆ دەرچوو کاتێک تۆ لە ئەفریقا گەورە دەبیت نەک تەنها لە وڵاتی غانا ئەمریکا ئەو خاکەیە تێیدا گەشە دەکەیت ئەو شوێنەیە کە بۆی دەڕۆیت و پێش دەکەویت. بەڵام دوا بە دوای چەند مانگێک بە ئامانجی خوێندنی دواناوەندی دەخوێنێت هەست دەکات کە زیاتر پێویستی بە دیسپلینی زیاتر و خۆڕێکخستنی زیاتر هەیە. لەبەرەوەی بواری لەشکری بۆ من زۆر ئاسان بوو بۆ ئەوەی ببم بە بەشێک لەوان هەروەها هەست بکەم کە ماڵی خۆمە. یەکە سەربازەکەی خۆی پێشتر ڕەوانەی ناوچەکانی شەڕیان کردو لە ئەفغانستان و لە عێراق زۆربەی کاتەکان ئەو تاکە موسڵمانێک بووە لە یەکە سەربازەکەی خۆیدا. ئەکبەر دەڵێت ئەو کارە دەکات بۆ ئەوەی کە پردێک بینابکات لە نێوان بۆشایی کولتورەکاندا. کاتێک کە منیان بینی وەکو سەربازێکی موسڵمان تووشی شۆک هاتن بەڵام دواتر دڵخۆش بوون. لە ماڵەوە ئەکبەر مناڵەکانی فێری بەهاکانی ئیسلام و کەسایەتیە بەناوبانگ و گرنگەکانی ئیسلامیان بۆ دەکات. باوکم پێمان دەڵێت کە ئێوە دەتوانن ئاستێکی باش بەدەست بێن بەڵام بەبێ کەساتی مانای نابێت. لەگەڵ ئەو مشتومڕە زۆرەی سەبارەت بە بەرگرتن لە هاتنی موسڵمانان بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئەکبەر مناڵەکانی فێر دەکات کە باش و بە سۆز بن لەگەڵ ئەوانی دیکەدا وەک پیاوێکی ئاینی سوپا ماوەی 20 ساڵە لە خزمەتی کارەکەیدا لە ئەمریکا بەڵام ئەو لۆمەی ئەوانە ناکات کە بیستوانە ڕوبەڕووی باوەڕەکانی ببنەوە.
بەدڵنیاییەوە هەندێک لەم شتانە بەهۆی نەزانینەوەیە. من هەمیشە وای دەبینم ئەمە دەرفەتێکە بۆ فێرکردنی خەڵکان. من دەمەوێت بەرەو پێش بچم. من گەرەکمە بتوانم پێناسی چیرۆکەکەم بکەم نەکە چیرۆکەکە پێناسی من بکات. سپاس بۆ ئامادەبوونتان. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. لەگەڵ بەردەوامی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا وەزارەتی دەرەوە دەڵێت پێداچوونەوە بە نزیکەی 15,000 ئیمێلدا دەکا کە پێشتر ئاشکرا نەکرابوون. ئەم ئیمێڵانە وەک مارک تونەر دەمڕاستی وەزارەتی دەرەوە دەڵێت لەو ئیمێڵانن کە پێشتر دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی لێکۆڵینەوەی لەگەڵ هێلەری کلنتن کاندیدی دیموکراتەکان کردووە لەسەری و دەشڵێت ئەم پێداچوونەوەیش وردەکاریەکی زۆری دەوێت لە ڕووی جیاکردنەوەی ئیمێڵەکانەوە. هاوکات دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکانی داوا لە فەرمانڕەوایستانی ئۆهایۆ دەکا سەرنەکەوتنەکەی بۆ بوون بە کاندیدی کۆماریەکان لەبیر خۆی بباتەوە و دەشڵێت لەو هەستەی جۆن کەیسێک تێدەگات فەرمانڕەوایستانی ئۆهایۆ پشتیوانی لە کاندیدبوونی ترامپ ناکات. دۆناڵد ترامپ هەروەها داخوازە دادوارێکی تایبەت و سربەخوا دەکە کو ڤەکوولینە لەگەڵ هێلاری و کۆمپانیا مێرێوێ بیل کلنتۆن بکە ئەو دەبێژە باوەری بە FBI divê derbarêda nabe. Trump hefteya borî du kesên nû bi navkirin ji bo serokatiya tîma wî ya helmeta hilbijartinan ev guhert hat di demekê da ku hin nakokî derketin holê li dor peywendiyên rêveberê helmeta wî ya berê li gel li hikûmeta berê ya Ukrayna. پشتی داخویانیا ویا گوهرتنانا روژا پێنجشەمێ ترامپ بە ئاواکی بربچاو پۆشمانیە خۆ دەربری لە دۆرهن ئەخافتنین خوێ کو ئەو خاڵین بەرزێن هەلمەتاوی بوون. Cana di germa axaftinê de gotûbêjin li dûr hin babetan tu gotinên rast nahilbijirî û dixwazin bawer bikin a nas pûşvanin bi taybetî di warê ziyanê ku gihiştî kesan de. Da xaftina xwe de li bernameya vê hefteya televîzyona ABC serokê Kongera Niştimaniya Komariyan Ryan Priebus got ew bawera Trump dikare bibe pêşeng di lîstina rola serkirdeyekî mezin de. داویە داوی بەرپرسێ هەلمەتا دۆناڵد ترامپ ئەو دۆناڵد ترامپە ئەس باوەڕم ئەو دەڕیا باشدایە ji bo organezekirina helmetê û durustkirina her tiştekî. Di heman bernameda rêveberê helmeta Clinton Robbie Mook dibêje na newehaye. Em çi pêşengiyan nabînin Donald Trump bixwe gotiye ez ne pêşengim. Ew bixwe jî naxwaze ku Donald Trump bibe Donald Trump. Mook herweha got lêgel çûyîna rêveberê helmeta Trumpê berê Paul Manafort Kremlin hîn beşdar e di helmeta wî de. Me pêwîstî pê heye ku Trump û mezelal bike heta çi as destê Kremlinê di nav helmeta wî de heye. Toreke berjewendiyên darayî heye heta niha eşkere nebûye. Mook daxwaz ji Trump kir erê bike li ser gotûbêjên serokatiyê. Trump gazin kirin ku di dem ji sê demên destnîşankiriyên gotûbêjan yariyên futbolê hene. Rêveberê helmeta Trump dibêje ew hîn guftûgoyan dikin li dor erêkirina li ser demên destnîşankiriyên gotûbêjan. پشتی کارکردنا به 10 سالان لەگەل دەنگبێژێن ناودار هونەرمەندێ موزیکێ ئۆسمانتانیا نها کەسێکی بێمالە کو bi şev û roj موزیکێ dijene da xelkê kêfxweş bike. Ev raport ronî dide ser çîroka Tanya. ئەم شوێنە شوێنێکە کە من شیلەشتیا ڕازی نابێ نەک مرۆڤیەکی هونەرمەند لێرە بژی. دوای دەیان ساڵ لە خزمەتکردنی هونەری کوردی هونەرمەندێکی شاری سلێمانی بێلانە دەبێت و سەرڕای ئەوەش لەسەر شەقامەکان بە میوزیک خزمەتی خەڵک دەکات و ئاشتیان دەکاتەوە. هونەر ئەوەیە مرۆڤەکان ئاشکاتەوە. هونەر ئەوە نییە مرۆڤەکان دوای هونەر شەڕکەن. ئەیانیان تا نزیکی ئێوارە لای باخچەی نانی یان لە ناو باخچەکە لەسەر زەویەکە دادەنیشێ و میوزیک لێدەدات.
دەمە و ئێوارەش دێتە شەقامی سالم کە بە سەوڵەکە ناسراوە ئەو یادگاری سەردەمی گەنجی لەم شەقامە هەیە دوکەس هەڵخەڵەتە نەف سەهۆڵە کە یادەوەریمی پێوەیە و درۆم بۆکردن بێژێکانەمە تۆ سۆفیالۆرینی بێژێکانمە و تۆ ئەنجلیا جۆلیت بێژێکیانمە و تۆ فریشتەی درۆشمە کرد عوسمان تەنیا سەرڕای نەهامەتی ژیانی خۆی ئەو زوو ئامێری میوزیکەکەی بەهۆی نەمانی پیل و شەحنەوە دەکوژایەوە ڕوابکە نەک نان بە زەحمەتیش ئاخۆن لەبەر ئامێرەکەم ئەبێ پیل کڕم بۆی لەبەری برسی نەبێ لەبەری مناڵە هەژارەکان نەچۆرن لەم نیشتیمانەیە ئەو بێلانەیە ماوەی زیاتر لە ساڵێکە لەناو بینایەکی تەواو نەکراوە ژیان بەسەر دەبات ئەمە هەموو سەرەتەکەمە کە دوو بەتانیە بۆ سەرما و بۆ گەرما و بۆ هاوین بۆ پاییز و بۆ بەهار بە هەموو شتێک ئەوە هەموویەتی توانیمە چەند هونەرمەندێک فێری هونەر بکەم هاوکاریان بکەم یەکێرانە مامۆستا کەسا بەداخل ئەوروپایە پەیوەند جافە کە هاوکاریێکی زۆرم کردووە کەمال مەحەمەوە سارار مەحمووە زۆر لە گوڕین بێژایم کردوانە کڵفا مستەفا بووە کە میوزیکم بۆ عەزف کردوون و ئاوازمان داناوە و ئیشمان پیا کردووە بەڵام پاسی 5 ساڵ بەداخەوە کەس ئاوری لە من نایەوە عوسمان تەنیا ناوێت دەم گەنجانە لەسەر شەقام بەتەنها بەجێ بمێنن ئەو دوای 35 ساڵ لە خزمەتی هونەری کوردی ئەمە ژیان و گوزەرانی خۆیەتی بەڵام ئەو دەیەوێت لە ڕێگەی هونەری سەر شەقامەوە نەوەی نوێ لەگەڵ هونەری کوردی ئاشت بکاتەوە ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمان بهتری ساڵێکەیە کە کار لەسەر نوژەنکردنا ئاڤاهەیە کۆنگرس دەبە شێوەکاری ئیتالی کۆستانتینۆ بۆرمیدی کو وەک پەنابەر دە ساڵە 1950 دا هاتە ئەمریکا لەگەل تیما خۆیە کۆنگرس بە تابلۆ و بەرهەمێن خۆ خەمڵاندن ئاگاهیان زیاتر دەوێ راپۆرتێدا پاش تێپەڕبوونی 136 ساڵ هێشتا وێنە و نیگارە سەرنجڕاکێشەکانی برۆمدی ئیتالی جێگەی تێڕامان و سەرنجی سەردانیکەرانی تەلاری کۆنگرێسی ئەمریکایە برۆمدی کۆنستانتینۆ کۆچبەر بووە وەک چیرۆک و نهێنیەکانی خەڵکی کۆچبەر لە وڵاتەکەی خۆی دەرکراوە و لە ئەمریکا گیرساوەتەوە ئەویش لە ئیتالیا لە زینداندا بووە بژاردەیەکیان خستۆتە بەردەست لە زیندان بمێنێتەوە یان بۆ هەتاهەتایی وڵاتەکەی جێبهێڵێت بەڵام لە ئەمریکا ژیان بە شێوەیەکی دیکە پێشوازی لێکردووە ئەو 25 ساڵ خۆی و شاگردەکانی بە دیار ئەو نەخش و نیگارانەوە بوون بەشێک لەوەی کە بۆرمیدی کردوێتی ناسنامەیەکی زۆر تایبەتمەندی داوە بە هەر یەک لە شوێنەکان بەپێی ئەو شوێنەچی پێویست بووە کە ڕنگدانەوەی دەربڕینی کۆنگرێسیش بووە لە خۆڕان نەبووە سەرکردەکانی ئەوسای ئەمریکا جوانکاری تەلاری کۆنگرێسیان داوەتە دەستی کۆچبەرێک ئەو 25 ساڵ بە دیار نەخش و نیگارەکانەوە بووە Because Jefferson and Washington wanted a style. لەبەر ئەوەی جەفرسن و واشنگتن ئەو ستایلەیان دەویست بۆ تەلارەکە کە بەرزترین خاڵی شارستانی تێدا بێت ئەم نیگارانەش تێکەڵەیەکە لە شارستانی ڕۆمانی دێرین و سەردەمی ڕێنەسەس ئەو کاتە شێوە هونەری تر هەبوون بەڵام ئەمەیان هەڵبژارد ئەوەی دێتە واشنگتن و قوبەی کۆنگرێس دەبینێت چەند ساڵێکە نۆژەن دەکرێتەوە لە ناوەش دەستکاری کارە هونەریەکانی نیگارکێشە ئیتالیەکە پێدەچێ ئاسان نەبێت کاتێک بۆیەکە هەڵدەدات لی دەکەینەوە کەسێکی تر وەکو خۆی بۆ یاخی دەکاتەوە ئەمە پرۆسەیەکی ورد و هەستیارە و کاتی زۆر دەبێت 5 جار هەڵمەتی نوێژەمکردنەوە بۆ ئەم بەرهەمە کراوە ئێستاش شارەزایانی ئەڵمانی و ئیتالی و ئەمریکایی تیایدا بەشدارن ئەمە دوانزای نیگارکێشە ئیتالیەکە بووە کە ساڵی 1952 هاتۆتە ئەمریکاوە چیتر من حەز و خواستم بۆ ناوداری و سەرۆت و سامان نییە خەون و دوعا و نزام ئەوەیە هێندە تەمەنم درێژ بێت کە بتوانم دیمەنی تەلاری کۆنگرێسی وڵاتە لیبراڵەکە جوان بڕازێنەوە یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دیسی تا ڕۆژی هەینی داهاتوو کورد کۆنێکشنێکی نوێ هەر لە خۆشیە جێتان بێڵی ببینن دناو خێر و خۆشیە